لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا بۆ پشتیوانیکردنی هەڤاڵان. ئەنجامی چالاکی دژی داگیرکاری ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانیە. ئاستەنکردنی چارەکیەکان گەورەترین هاوکاریە بۆ داگیرکاری. هەموو گەلوونەتەوەیەک لەسەر خاکی خۆی مافی ئازادی هەیە و ئەرکی ئەو گەلەیشە کە خاک و نیشتیمانی خۆی بپارێزێت لە بەرامبەر داگیرکەران. گەلی کوردیش هەمیشە بۆ پاراستنی خاکەکەی تێکۆشانی کوردۆ و قوربانی زۆری داوە، چونکە بەردەوام لەسەر خاکەکەی خۆی زوڵمی زۆری لێکراوە و کۆمەڵکوژی ئەنفال و هەوڵی سڕینەوە و تواندنەوەی دراوە، هەم لە ڕووی جەستەیی و هەمیش لە ڕووی سیاسی، کۆمەڵایەتی، کولتوری و زمان هەموو بەهاکانی. لەبەر ئەوەش هەمیشە خۆی پاراستووە و تا ئێستا گەلی کورد نەک بەردەوامی بەبوونی خۆی دەدات و لە ناو نەچووە، بەڵکو ئەمڕۆ یەکێکە لە هاوکێشە سەرەکیەکانی سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوین و جیهانیش بزوتنەوەی ئازادیخوازی گەلی کووردە. لە بەرامبەر ئەو پێشکەوتن و بەرخودانەی کە گەلەکەمان لە چوار پارچەی کوردستان بەڕێوەی دەبات و ئەو دەستکەوتانەی بەدەست هاتوون ئیدی دەوڵەتی داگیرکەری تورکیا بە هاوکاری لەگەڵ هێزە هەگمۆنەکان بە هەموو هێز و توانایان لە هەوڵی لە ناوبردنی گەلی کوردن. بۆ ئەو مەبەستەش باشووری کوردستانیان کردووەتە بنکەی سەرەکی و ناوەندێکی گرنگ بۆ ئەم هێرشانە. وێ ڕای ئەوەی لە ڕووی سیاسی، ئابووری، کۆمەڵایەتی بە تایبەت کولتوریەوە باشووری کوردستانیان داگیر کردووە. ئیتر شتێک نەماوە لە باشووری کوردستان یەکێک لەو کاریگەرانەی لەسەر نەبێت. لە ئێستاشدا بە هێرشێکی بەرفراوان لە بادینان و ناوچەکانی زاپ و ئاڤەشین و مەتینە جارێکی تر دەستی کردوێتەوە بە داگیرکاری و هێرشەکانی بۆ سەرخاکی عێراق و باشووری کوردستان. بەداخەوە لە بەرامبەر ئەو هێرش و داگیرکاری و سنوور بەزاندنانە نە عێراق و نەدەسەڵاتی باشووری کوردستان تا ئێستا بێدەنگیەکی لە ئاستی مەریان هەڵبژاردووە. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان و دایکانی لە چکسپی وێ ڕای ئەوەی بە ئەو هێرش و داگیرکاری دەوڵەتی فاشستی تورک شەرمەزار و ڕسوا دەکەین، داوا دەکەین ئیدی بێدەنگی بشکێنرێت و هەڵوێز نیشان بدرێت بۆ دانانی سنوورێک بۆ داگیرکاریەکانی دەوڵەتی فاشستی تورک. دەبێت هەر کەسێک بزانێت کە گەلێک وڵاتی تر هیچ گەریلایەک بوونی نییە، کە گەریلا بۆ داگیرکاری باشووری کوردستان کراوە بە بیانوو. لە سەردەمی عوسمانی مەغۆڵ گەریلا بوونی نەبوو، بەڵام هەموو دەزانین چی بەسەر کوردستان هێنراوە. ئەوەی جێگەی داخ و شەرمە ئەوەیە وێ ڕای ئەوەی بێ هەڵوێستی و بێ دەنگیەکی بەشێکی زۆری لایەنە سیاسیەکانی باشووری کوردستان و دەسەڵاتی باشوور لەوە وێرانکارتر و شەرمەزاتر ئەوەیە کە ئەو دەسەڵاتە بە ئاستەنگی و گرتن و هەڕەشە دەیەوێت ڕێگری بکات لەو کەس و لایەنانەی کە دەیانەوێت هەڵوێست بەرامبەر بە داگیرکاریەکان وەربگرن و چالاکی ئەنجام بدەن. ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان و دایکانی لە چکسپی وێ ڕای ئەوەی ڕەخنەی تند لەو بێدەنگیە دەگرین و شەرمەزاری دەکەین، لە هەمان کاتیشدا داوا لە ئاسایشی سلێمانی دەکەین هەرچی زووترە تەواوی ئەو کەسە چالاکوانانە تەواوی ئەو کەس و چالاکوانانە ئازاد بکات کە لە شەوی 25 ئەمانگە لە بەرامبەر هەوڵی چالاکیان دژی داگیرکاریەکان دەستگیر کراون. لە کۆتاییدا دەڵێن ئەگەر بێدەنگن و ناتوانن هەڵوێستان هەبێ ڕێگری لە خەڵکی چالاک و خاوەن هەڵوێست مەکەن، چونکە ئەو لە قۆناغی ئێستای تێکۆشانی گەلەکەماندا دەبێتە پەڵەیەکی ناشرین بۆ نێوچەوانی هەر کەسێکە کە خاوەن ئەو هەڵوێستە بێت. جارێکی تر دەستگیرکردنی تەواوی چالاکوانان شەرمەزار دەکەین و هەرچی زووترە داوا دەکەین ئازادیان بکەن. ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان دایکانی لە چکسپی 27 4 2021. سوپاس بۆ ئامادەبوونتان.